پەروەردگارە کاتێک دەچمە سەر چرپای نووستنەکەم پاش ئەوەی نزای بەر لە نووستن دەخوێنم خەیاڵم دەڕوات بۆ ئەو نەخۆشە لەش بەبارانەی ئازار هەراسانی کردوون یان ئەو ماڵ بە کۆڵانەی سەرما و گەرمە ئارامی لێ هەڵگرتوون. من نەک جارێک سەدان و هەزاران جار سوپاسی بێپایانی توی پەروەردگارم دەکەم کە لەشێکی ساغ و جێگایەکی پڕ لە ئۆغژنت پێبەخشیوم. یا ئیلاهی خوای میهرەبان، سوپاس بۆ ئەو هەموو ڕەحمەتت کە بەسەر من تا ڕشتووە. یا ئەڵڵا، داواکارم هیچ کەس لە میهری خۆت بێبەش نەکەی. خوای گەورە پەروەردگارە، چۆن من ئێستا بە لەشێکی ساغ و دوور لە ناڵە ناڵ یادت دەکەم، بە ئارامی هێواش خەو دەچێتە چاوەکانم. خوایە گیان، هەموو ئەزیزانم و بەندەکانی تری خۆت لە ئازار و خەوزڕانی شەو بپارێزە. یا ئەڵڵا. خوای میهرەبان، داوات لێ دەکەم ئەوانەی ئازاری دەرونی هەڵیان دەقرچێنێت، خەو خۆراکیان لا بووەتە زەهری مار، دڵیان بدەرەوە و ئارامیان پێ ببخشە. یا ئەڵڵا، محتاجی بەردەستی کەسانێکیان نەکەیت کە نەتوانن دەستباریان بن. ئیلاهی پەروەردگارم، تۆ هەر ئەو خودایەیت کە کۆڵی خەم و گریانی دووری یوسفت لە کۆڵی یعقوبی پێغەمبەر کردووە. سەلامی تۆیان لەسەر بێت. ئەی تا کە زاتی گەورە و بەتوانە، تۆ هەر ئەو خودایەی کە خەمی دڵی ئیبراهیمت ڕەواندەوە و ڕێگات نەدا کوڕەکەی بکاتە قۆچی قوربانی، گەرچی ئامادەی قوربانیدان بوو. خەمی دڵی خەمبارانش بڕەوێنە و شادیان بکە. ئەی بەخشندەی میهرەبانی بە میهرەبانە، بەخشندەی میهرەبانی بە میهرەبانە. بەدی هێنەرەکەم، تۆ هەر ئەو خودایەی کە یونست لە ئازار و ناڕەحەتی دەریا و تاریکی سکی نەهەنگ دەرباز کرد. تۆ هەر ئەو زاتەیت کە دڵنەوایی خۆشەویستەکەت کرد بە ئیسرا و میعراج. بیکە بە خاتری گەورەی زاتی خۆت خەم لە دڵ و لەش بەبارانیش لە ئازار و خەم و مەلولی ڕزگار بکە و عروج بە ڕۆحی ئاشوفتە حاڵیان بکە. ئەی بەڕێزترینی بەڕێزەکان، ئەی خودای شافی، پەروەردگارم، من ئێستا لە پەنجەرەی ژوورەکەمەوە دەڕوانمە ئاسمانی بێکۆتا. بەشێک لە ئەستێرەکان دێنە بەر چاوم و ملیۆنانیان هەر نابینم. بە ژمارەی هەمویان من سوپاس گوزاری تۆم. یا ئەڵڵا، کە پاش ئەم مناجاتە شەوانەیە بێ خەم و بێ ئازار دەتوانم بخەوم. دەخەوم لەسەر چرپای ماڵەکەم نەک تەختی نەخۆشخانەکان. هەر بۆیە لێت دەپاڕێمەوە. ئیلاهی، هەر چۆن دەریاد بۆ خۆشەویستەکەت شەق کرد و بۆت کردە ڕێگای نەجات، هەر ئاواش دەریای خەم و ئازار بۆ بەندەکانت شەق بکە و لە خەم و ئازار قوتاریان بکە. یا ئەرحەم الراحیمین، یا ئەرحەم الراحیمین، یا ئەرحەم الراحیمین. خوایە گیان، ئێمە ژیانمان هەر ئەوەندە پێخۆشە کە ڕەزامەندی تۆی پێ بەدەستبێنین. هەر ئەوەندە بڕوامان بە ئێوینداری هەیە کە دڵمان لێو ڕێژ بکات لە خۆشەویستیت. دەنا مردنێک کۆتاییەکەی لای تۆ بێت 1000 جار مەرحەبا بۆ ئەو مردنە. بەڵام دەپاڕێمەوە لەم دنیا کەم بایەخ و کەم و کورتەدا لەش ساغیمان پێ عەتا بفەرموو تاوەکو بتوانین زیاتر بەندایەتی خۆمانت بۆ ئەدا بکەین. یا ئیلاهی، تاکو زیاتر لە خزمەت تا بە پێوە بوەستین و کڕنوش بۆ تۆی گەورەمان ببین. ئیلاهی، بۆ تۆی گەورەمان ببین. ئیلاهی. میهرەبانەکەم، ژیان یەک پارچە تاڵیە ئەگەر هەنگوینی لێبوردەی تۆی تێکەڵ نەبێ. ژیان زۆر بێ ئەرزشە ئەگەر نەکرێتە بەرماڵێک و سوژدە لەسەری نەبرێت بۆ تۆی پەروەردگار. ژیان بەبێ لوتفی تۆ کەی ژیانە. ئیلاهی، ئەوە مردنێکە ناو نراوە ژیان. بۆیە خوایە گیان، وەک بەندەیەکی مەلکەچ تکا خوازانە دەپاڕێمەوە شیفای دڵ و دەروونمان بدا. دڵێک کە تەنها یەک خەمی تێدا بێت، ئەویش خەمی ڕەزامەندی
تۆی میهرەبان بێت. خوایە گیان محتاجی هیچ ئازار شکێنێکمان مکە جگە لە ئازار شکێنی خۆت کە قورئانی پڕشیفایە یا الله. وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين. يا إلهي تەنها خۆت لە زمانی ناڵە ناڵی لەش بە باران حاڵی دەبیت. هەر خۆت لە نزای شەو بێدارێکی جەستە پڕ ئازار تێدەگەیت. هەر خۆت دەزانی چۆن و بە چ زمانێک و بە کوڵ دەڵێن چی. خۆ تۆ شتێکت لێ پەنهان نییە ئیلاهی. دەبی کە بە خاتری هەموو صفات و ناوە جوانەکانت یا الله. وەڵامی ئەوانە بدەرەوە کە تەنها شیفا لە تۆ دەخوازن و تەنها دڵی کەیل و مەلولیان بۆ تۆ دەکەنەوە. ئەی شیفا بەخشی دڵ و ڕۆح و گیان خوای میهرەبان. سمارت وەرچەرخانە